بێگومان لە ئێستادا دەوڵەتی تورکیا لە پێشەنگایەتی ئەردۆغان و ئاکەپەدا و بە هاوکاری مەهاپۆ جەهەبە و تەواوی ئەو پارتە نەژاد پەرستانی کە لە تورکیادا هەیە هەڵمەتێکی بەرفراوانیان دەست پێ کردووە لە ڕووی داگیرکاریەوە لەسەر خاکی باشووری کوردستان و ئەبینین کە دەوڵەتی تورکیا داگیرکاریەکانی بەردەوام نەک لەسەر باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەسەر چەندین ناوچە وڵاتی تر بەردەوام کردووە ئەشزانین کە هێرش و داگیرکاریەکانی لە چوارچێوەی زیندووکردنەوەی دەوڵەتی عوسمانیزم و چۆنەڵی فراوانکردنی پێم و دەسەڵات و فراوانخوازی دەسەڵاتی خۆیەتی لەو ناوچانەدا و گەڕانەوەی شکۆی 100 ساڵ داگیرکاری پێش ئێستا کە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەتایبەت لەسەر خاکی باشووری کوردستان و کەرکووک و هەولێر و ناوچە کێشە لەسەرەکانی بەتایبەت ئێستای باشووری کوردستان کە بەڕێوەیان دەبرد پاشان بینین لە دوای پارچەکردنی خاکی کوردستان و دابڕاندنی خاکی باشووری کوردستان دەسەڵاتی دەوڵەتی تورکیا بچووک ئەکرێتەوە بۆیە لەو چوارچێوەدا لە ئێستادا دوای کۆتایی هاتنی پەیماننامەی لۆزان و دیزاینکردنی ناوچەکە لە ئێستادا دەبینین دەوڵەتی تورکیا هەڵمەتێکی بەرفراوانی دەست پێ کردەوە هەموو هەوڵەکانی تێکۆشانەکانی لە چوارچێوەی فراوانکردنەوەی دەسەڵاتی خۆیەتی هەر لەو چوارچێوەیەشدا دەبینین کە ئەو هێرشانەی لە ئێستادا کە لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت چی لە ڕووی ڕاگەیاندنی و ئیعلانی جیهانیەوە چی لە ڕووی ڕاگەیاندنەکانی دەوڵەتی تورکیاوە بەداخەوە حتا ئەم دەقەش لە ڕووی ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان و هەندێک کات ئەوە پژڕاست ئەکرێتەوە گوایە و هێرشانە لە بەرامبەر پەکەکەدایە بەڵام هەمومان دەزانین نیەتی دەوڵەتی تورکیا داگیرکاریە لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوەی دەبات و جارێکتر گەڕانەوەی ئەو ناوچانەیە کە بە خاکی خۆی دەزانێەوەی پێی وایە حەق و مافی خۆیەتی کە دەسەڵاتی خۆی لەو ناوچانە جێبەجێ بکات بۆیە لە ئێستادا دەتوانم بڵێم بێدەنگی باشووری کوردستان لە ئاستێکدایە کە مەترسیەکان ئەگەر چەندە لەلایەن دەوڵەتی تورکیاوە هەبێت بێدەنگەکانی باشووری کوردستان و حکومەت هێرێمی کوردستان و ئەو پارتە سیاسانی باشووری کوردستان مەترسیەکە ئەکاتە 100 ئەوەندە چونکە بەڕاستی خاکی خۆمان ئەگەر ئێمە خاوەن هەڵوێز نەبین لە بەرامبەر ئەو داگیرکاریانی بەڕێوە دەچێتوە لە جیاتی هەڵوێز دەرگامان کراوە بێ بەوەی کە بگرە لە ڕووی مادی و لۆجستیەوە و لە ڕووی سەربازیە و هاوکاریان بین بەوەی کە لە بەرەی هێڵی خیانەتە جاسوسیان بۆ بکەین و پێشەنگایەتیان بکەین و پێشیان کەوین بۆ شوێنانی کە ئەوان ئەزمونیانیە و شارەزانین ئەمە بەخۆی بەڕاستی مەترسێکی گەورەیە و شەرمەزارێکی گەورەیە و ئەوە پژڕاز ئەکاتەوە کە ڕەوشی ئێستای باشووری کوردستان هەم لە ڕەوشێکی داگیرکاری قوڵدایە و هەم لە مەترسێکی قوڵدایە کە حکومەت هێرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی باشووری کوردستان لەوە بەرپرسیارن لەوەی کە ناتوانن خاوەنداری بکەن بەڵام ئەبنە هۆکاری ئەوەی کە خاکی باشووری کوردستان بە ئاسانی داگیر بکرێەوە لە ئێستاشدا بەداخەوە دەبینین کە بێدەنگێکی گشتگیر و بەهێسێ لەسەر ئاسی جیهان لە بەرامبەر ئەو داگیرکاریانی کە دەوڵەتی تورکیا بەڕێوەی دەبات و ئەویش ترسە لەو تێکۆشانەی کە لە چوارچێوەی هێڵی دیموکراتیزەکردنی کۆمەڵگادا بەڕێوە دەچێت چونکە بێگومان ئەگەرچی هێزی تێکۆشانی ڕۆژئاوای کوردستان لە کەسایەتی یەپەگە و یەپەژە و قەسە دەدا ئەوەی دا بەگوێی جیهاندا کە کورد هێزێکی ئاشتی خوازە و هێزێکی داگیرکردنیە و لە چوارچێوەی پاراستنی جەوهەریدا حەق و ماف و خاکی خۆی ئەپارێزێت و پارتە چەپەکانی ئەوروپا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم تێکۆشانە ئەم مەزنایەتی ئەم بەهێزیان بینی کە ڕوبەڕووبوونەوە بوو لە بەرامبەر داعشە لە بەرامبەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا چونکە بینیمان کە لە سەرەکانی و گرێسپی و ئافریندا تورکیا چەند بە شێوەیەکی دڕندانە هەم هێرشی کرد هەم داگیرکاری ئەنجامدا تێکۆشانی ئەوان لە ئاستێکدا بوو کە ناخی مرۆڤایەتی و ئەخلاق و وجدانی مرۆڤایەتی هەژان بەوەی کە پێویستە کۆنگرێسی ئەمریکا یەکێتی ئەوروپا هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەو داگیرکاریانی تورکیادا بەڵام بەداخەوە بینیمان تا ئاسێک هەڵوێستی ئەوان هەبوو لەگەڵەوەی کە لە ساحەکەدا هەندێک شەڕ و ململانی سیاسی بەڕێوەچوو و هەندێک هەنگاوی بەرژەوەندی هەڵگیراکە لە بەرژەوەندی گەلی کورددا نەبووە داگیرکاری و قڕکردن و کۆمەڵگوژی لەسەر گەلی کورد بەڕێوەچوو بەڵام دوجار گەلی کورد توانی لەو ناوچەیە شوناسێ بۆ خۆی بەدەست بهێنێت و ببێتە نمونەی پێکەوە ژیانی گەلان و نمونەی جەنگاوەری و بەرەنگاربوونەوەی داگیرکاریکی بەڕێوە دەچێت بەداخەوە دەبینین لە ئێستادا هێزە سیاسەکانی باشووری کوردستان یا بێدەنگن یاخود لەبەرەی هێڵی داگیرکاران لە بەرامبەر ئەو تێکۆشانی کە هەیە کە پێم وایە شوناسی ئازادی گەلی کورد و خاکی کوردستانیشە لە ئێستاشدا لەسەر ئاسی جیهانیش بێدەنگیەکەیە لە بەرامبەر ئەو تێکۆشانەدا چونکە سەرکەوتنی ئەو تێکۆشانە و فراوانبوونی ئەو تێکۆشانە و ئەنجامی ئەو تێکۆشانە شەڕە لە بەرامبەر سیستەمی سەرمایەداری جیهانیدا و شەڕە لە بەرامبەر عەقڵەتی دەوڵەت نەتەوە چۆنەڵی نەتەوە گەراییدا کە نە دەوڵەتانی جیهانەوە ئەو هێزە کاپیتالیزمانی کە ئێستا لەژێر شەڕی جیهانی سەرمایەداریدا و چەکی خوان و چۆنەڵی چەک و ئەسڵحی خۆیان ساغ ئەکەنەوانەوە لەسەر گەلی کورد بە دەرەجە یەک لە ئێستادا بەداخەوە کە تاقی ئەکەنەوە بێدەنگن
چونکە پێیان وایە پشتگیریکردنی ئەو هێزە پشتگیریکردنی هێڵی دیموکراتی گەلانەوە دیموکراتیزەکردنی گەلانەوە ئێمەش دەزانین کە جیهانی سەرمایەداری وە سیستەمە دەوڵەت نەتەوە گەرایەکان هەرگیز ئەویان نابێت چونکە بەداخەوە لە ئێستاشدا دەبینین کە دەوڵەتی تورکیا چەکی کیمیایی بە ئاشکرا لەو شوێنانی کە داگیرکاری دەکات بەڕێوە دەبات بەڵام ئێمە ئەو هێرشانەی کە بەچەکی کیمیایی لەسەر هەڵبجە کرابوو ئێمە بووە دەرسێک کە لە کاتێکدا بە جینۆساید ناسێنرا بەڵام نەمانتوانی هەنگاوی جددی هەڵبگرین وەک حکوومەت هێرێمی کوردستان و هێزە سیاسەکانی باشووری کوردستان کە ئەوە بکەنە دەرسێک بکەنە پندێک بۆ خۆیان جارێکی تر هیچ داگیرکارێک هێزی ئەوەی نەبێت بتوانێت چەکی کیمیایی بەکاربێنێتەوە بەڵکو بێهەڵوێستی ئەوان وە مشەخۆری ئەوان لە پێناوی مادیدا و چۆنەڵی لاوازکردنی ئەو کەیسی کە بە جینۆساید ناسێنراوای کردووە کە ئێستا بەداخەوە دەوڵەتی تورکیا چەکی کیمیایی لەسەر گەلی کورد تاقی ئەکاتەوە بە بەرچاوی هەموو جیهانە و هەموو جیهانیش بێ هەڵوێستا پێویستە لەم کاتا گەلی کوردیە گرتو بێت چونکە ئەوەی لە ئێستادا هەموو ڕێبەراپۆش لە زیندان ئەو پەیامە ئەدا هەمیشە لە چاوپێکەوتنەکانیداوە لەگەڵەوەی بەداخەوە ماوەیەکی زۆرە گۆشەگیری لەسەر هەیە و ڕێبەراپۆ چاوپێکەوتنی نییە لەبەرەوەی پەیامی ڕێبەرئاپۆ پەیامی ئاشتیەوە گۆڕانکاری لە ساحە و مەیدانی سیاسی و شەڕ و ململانەکانە دروست دەکات بەڵام ئەوەی هەمیشە بۆ گەلی کورد گرنگە یەکبوونی گەلی کوردە چونکە هەموو دەسەڵاتدارانی جیهان دژی بەرژەوەندەکانی گەلی کورد و دژی تێکۆشانی گەلی کوردن و هەمیشە دژایەتی ئەوان لە بەرامبەر یەکدا بەڵام یەکبوونن لە بەرامبەر پرسی گەلی کووردا بۆ ئەوەش یەکبوونی ئەوان پێویستە ببێتە یەکبوونی ئێمە پێویستە ببێتە یەکەڵوێستی ئێمە پێویستمان بە خاوەن دەرکەوتنە لەم بوارەشدا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە مەدەنیەکان و خەڵکانی چالاکوان وڵات پارێز ئەرک و بەرپرسارەتی گرنگ ئەکەوێتە سەرشانیان و پێویستە ڕۆڵی سەرەکیان هەبێت لەوەی کە گوشار لەسەر حکوومەت هێرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی باشووری کوردستان دروست بکەن چونکە دەبینین بەداخەوە ئەوەی کە لە ئێستادا هەم بۆتە ساحەی پیلانگەڕی بەڕێوەبردننی تەواوی داگیرکاریەکان باشووری کوردستانەوە ئەوەی لە ئێستاشدا بێهەڵوێستە و پەرچەکردداری نییە لە بەرامبەر ئەو داگیرکاریانە هەر باشووری کوردستانە بۆیە دەبێت باشووری کوردستان لە ساحەی پیلانگەری داگیرکاریەوە بکرێتە ساحەی سەرهەڵدان و ساحەی دەنگی ناڕەزایەتی و یەکبوونی خەڵکو وە پەیامی خەڵک لە پێناو بەستنی کۆنگرەی نەتەوەی گەلی کووردا و یەکبوونی گەلی کورد لە پێناو هەم پاراستنی پرسەنەتەوەیەکانی گەلی کورد و هەم چۆنەڵی ببینە قەڵەمبازێک ببینە چۆنەڵی بەردەبازێک ببینە ڕێگرێک لە بەرامبەر تەواوی ئەو داگیرکاری و پلانگەرانی کە لەسەر گەلی کورد بەڕێوە دەچێت ئەگەرنا وەک ڕێبەرئاپۆ دەڵێت لەوانەیە گەلی کوڕ ڕوبەڕووی دەیان و هەزاران کۆمەڵکوژی تری وەک هەڵەبجە و ئەنفال ببێتەوە بێگومان من پێم وایە توندوتیژی و داگیرکاریەکان دووشتن گرێدراوی یەکترین لە کاتێکدا خودی توندوتیژەکانی کە لەسەر ژنان بەڕێوە دەچێت لە ئەنجامی عقلێتێک و زێنێتێکی کە هەیە بۆ خۆی ئەو عقلێتە و زێنێتە جارێکی تر چۆنەڵی سەرچاوەی چۆنەڵی بەهێزکردنی زیهنێتی داگیرکاریە چونکە لە ئەنجامی نابەرپرسیارەتی و نائەخلاقیدا و لە ئەنجامی عقڵەتی دەسەڵاتدارێتیدا و لە ئەنجامی پەرچەکردداری نامرۆڤایەتیدا چۆنەڵی هێڵی داگیرکاریش پێش ئەکەوێت و هێڵی چۆنەڵی شەڕ لە بەرامبەر حەق و مافەکانی مرۆڤدا پێش دەکەوێت بۆیە لەو چوارچێوەیەدا توندوتیژی و داگیرکاری دوو هێڵن کە دەتوانم بڵم یەک ئاراستیان هەیە و تەواوکەری یەکترین و هەردووکشیان دەبنە هێزی چەسانەوە لە بەرامبەر ژندا بۆیە ژنان ئەرک و پێشەنگایەتی بەهێز ئەکەوێتە سەرشانیان لەو چوارچێوەیەدا و پێویستە بە ئەرکی خۆیان هەڵبەسن و ئێمەش وەکو ژنانێکی وڵات پارێز لە باشووری کوردستان و وشیار لە بەرامبەر ئەو دۆخ و مەترسیانی کە لەسەر باشووری کوردستانەیە ئەرکی سەرەکی ئەکەوێتە سەرشانی ئێمەوە دەبێ هەوڵ و تێکۆشانمان لەو چوارچێوەیەدا بێ کە ژنان لە چوارچێوەی هەبوونی گروپی دایکانی ئاشتیدا و ژنانی چالاکوان و وڵات پارێزدا بتوانن چالاکی سەرشەقام ئەنجام بدەن و ببنە هێزی گوشار لە بەرامبەر تەواوی ئەو داگیرکارانی کە لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت لە ڕێگەی حکوومەت هێرێمی کوردستانەوە لە ڕێگەی پەرلەمانەوە کە بەداخەوە لە ئێستادا ئەوەی کە پەرلەمان دەتوانم بڵم سڕ کراوە جگە لەوەی لە پێناو بەرژەوەندی حیزبی و سیاسیدا بەکاردێت بەڵکو زۆر جار بێدەنگیش و هەڵوێستەکانیشان نەکەوێتە خزمەتی داگیرکارەوە بەڵام لە هەمان کاتە جارێکی تریش ئەمە نابێتە ئەوەی کە ژنان بۆسن بەڵکو پێویستە ژنان بە شێوەیەکی بەرفراوان هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە هەیە و لە داگیرکاریدا زەربەی یەکەم بەرژن دەکەوێت و لە بەرگریکردنیشدا چۆن ئێستا کچانی ئێمە لە ژێر ناوی هێڵی تێکۆشانی ئازادیدا بوونەتە قەڵەمبازی تێکۆشانی ئازادی وە لە بەرامبەر دوژمندا شەڕ دەکەن و ڕۆژانە چالاکی مەیدانی ئەنجام دەدەن و بوونەتە جێی سەرنج لەسەر ئاسی ڕاگەیانەکانی جیهان ئێمەش وەک ژنێک لە ناو ڕێکخراوە مەدەنیەکاندا لە ناو پارت و لایەنە سیاسەکاندا و لە ناو شار و گەڕەک و کۆڵانەکاندا ئەرک و بەرپرسیارەتیمان ئەوەیە کە کۆمەڵگا لەو داگیرکاری کە هەیە وشیار بکەینەوە و لە هەر شوێنێک لە چوارچێوەی هەستی وڵات پارێزیدا لە بەرامبەر داگیرکاری چالاکی هەبێت پێویستە هەڵوێستمان هەبێ بێدەنگ نەبین.